گوشگیری که بسر ربر اجران کریه بسر کسی که اسایی نیه لبر اوی امرو جهانی سرمایه‌داریه جهان با لجر سیستمی دستلات خوازیه برای واچه سیستمی که با تاقیش کستی خواردوا و گلانی جهان گلانی آزادی خواز بدوی سیستمی که بدیل اگران و او سیستم بدیلش لفکر و آدیه و فلسفه ربر اجران و ربازو زودنوا کی او ابین نوا بۆیە ئەبینین ڕێبەر ئۆجلان هەمیشە ویستێتی بە شێوەیەکی ئازادی خوازانە بە شێوەیەکی دیموکراتیانە دۆزی کورد کە دۆزێکە کە ئەمڕۆ دۆزێکی سەرەکیە بۆ ئاشتەوایەتی جیهان ئەگەر بمانەوە جیهان لە ئاشتیا بێ سەرەتا دۆزی کورد چارەسەر کرێت چکم دۆزێکی بەکەم سیر ناکرێت هەر ئەمەش وای کردووە کە ڕێبەر ئۆجلان ئەلەوەتی هەیە ویستێتی دۆزی کورد بە شێوەیەکی ئاشتیانە بگەێنێتە جیهان و چارەسەری بۆ بدۆزێتەوە هەر ئەوە بوو چونیشی بۆ ئەوروپا و ئەوە بوو مەبەستی ئەوە بوو کەوا دۆزی کورد لەوێ لە شێوەیەکی دیموکراتیانە و ئاشتیانە چارەسەر بکە بەڵام بەداخەوە لەلایەن پیلانێکی نێودەوڵەتی پلانگەرێکی نێودەوڵەتی هاتە گرتن و دەستنیم بە تورکیا کرایەوە بۆچی وایان کرد ئەتوانین بڵێن لەبەرچی بەرامبەر بە ڕێبەرێکی وەکو ڕێبەر ئۆجلان و ئەو فکر و فەلسفەی ئەو بۆ شێوازە ڕێگری دەکرێت کە بە شێوەیەکی ئاشتیانە و دیموکراتیانە بکە ئەوێ چارەسەر بکە ئەوەیە کە تاکە بەدیل بەرامبەر بە سیستەمی سەرمایه‌داری و سیستەمی دەسەڵاتخوازی تاکە بەدیل ئەو فکر و ئایدیە و فەلسفەی ڕێبەر ئۆجلانە هەر ئەمەش وای کردووە بۆ شێوازە ڕێگەری لێ بکرێ و ئەوەی کە ئیستا ئەبین ئەو گۆشەگیری لەسەر ڕێبەر ئۆجلان ئەکرێ ئەوەیە بۆ ئەوەی دانوستاندن لەو بابەتی دۆزی کورد و ئەو فکر و فەلسفە بکرێ بەڵام ڕێبەر ئۆجلان بە بەرخۆدانی خۆی و بە ئەو مانەوەی لە ئیمراڵی و بڵێ کەچنەبوونی بۆ داخوازیەکانی سیستەمی سەرمایه‌داری و دەسەڵاتداری و دەسەڵاتە زلهێزەکان ئەوەی پەیامێک بوو بۆ هەموو گەلانی جیهان کە ئێمە ئەبێت هەمیشە لە بەرخۆدا نابین هەمیشە لەسەر ئەو فکر و فەلسفە و ئایدیا بین کە ئێمە ئەمانەوەی گەلانێکین ئەمانەوەی بە ئاشتیانە و بە شێوەیەکی دیموکراتیانە دۆزەکەمان چارەسەر بکەین بەداخەوە ئەمڕۆ ڕێکخراوی CPT کە ڕێکخراوێکە بەناوکە کە بە حیساب ئیشی ئەوەیە کە بەدواچوون کا بۆ سەر ئەو شوێنانی کە ینی چۆن بڵێ ڕەفتاری ئەشکەنجەدانی دێتارەوە بە تایبەتی دش بە گیراوان و زیندانیانی سیاسی ئەکرێ ئیش و کاری ئەبێ ئەوە بێ بەدواچوون بۆ ئەو بابەتانە بکات و بۆ راپۆرتی خۆی بدە بەڵام بەداخەوە ئەمڕۆ CPTش ینی بە ئەرکەکەی خۆی هەڵنەساوە CPTش خۆی کردوتە ژێرگومان و ژێر پرسیارەوە کەوا هەر لە ماوەی پێشەوە دوومان پێش ئێستا سەردانێکی زیندانی ئیمراڵی کردووە و لەژێر فشاری بە هەمیشە بەداخەوە کە CPT کە هەڵەسێ بە سەردانیکردنی ئەبێ خۆی لە خۆیدا ینی هەسێ بە ئەرکەکەی خۆی و راپۆرتی خۆی ئامادەکە و پێشکەشیکە بەڵام بەداخەوە جاری پێشوش هەر لەژێر فشاری پیارەزەرانی کە زەختیان کرد لە CPT تەنها بە وشەیە گوڵامیدانەوە ئەوش ئەوە بوو کەوتبووی دۆخەکە ئارامە دۆخەکە باشە بەڵام دوای دوومان هیچ راپۆرتێکی نەدا ئەوە بەکاری خۆی هەڵنەسا ئەمەش بەڕاستی پارێزەران و گەلانی ئاشتی خواز و گەلی کوردی کردە ژێر ینی دڵە ڕاوکیەوەکەوە بۆچی CPT راپۆرتی خۆی نادا چی ئەگوزێرێ لەر ئیمرالدا بۆچی ئەیشارێتەوە ئەوە بوو لەلایەن پارێزەران و کۆمەڵێک لە پەرلەمانتاران و لەگرانی هەدەپە کە سەردانی CPTیان کرد و جەختیان کردو لەسەر ئەو بێ راپۆرتی خۆی بدا لە وڵامدا تەنها ئەوانەی وڵامدا بۆ کەوتبووی ئێمە لە سەردانیەکانمانە چاومان بە هیچ کەسێ نەکەوتووە و ڕێگە نەدراوە پێمان بەڕاستی ئەمە دوو لێدوانە لەیان ڕێکخراوێکی نێودەوڵەتی کە ئەرکی ئەوە بێ بەدواچوون بۆ زیندانیان بکە لێدوانێکی بەم جۆرە دژەبەیەک بێ خۆی خاتە ژێر پرسیار و گومانەوە وا ئەکا پەیامێکە بۆ ئێمە ئەگەیەنە بۆ ئێمە گەلانی ئاشتی خواز و گەلی کورد بە تایبەتی ئەگەیەنە کە پلانگیڕێکی مەترسیدار لە ئارادایە و پێشەکارێکی زۆر مەترسیدار هەیە بەڕاستی ینی ئەمەی کە ئەیبینین ئێستا ئەم گۆشەگیری کە بەرامبەر ڕێبەر ئۆجلان ئەکرێ دەنگۆیەکی وا هەیە کە خودی ڕێبەر ئۆجلان ئەو چاپێکوتنی ڕەت کردێتەوە بەڵام ئەگەر واش بێ ئەبێ CPT ڕوونکردنەوە بدا بۆچی هۆکارەکەی چی بووە کە ڕێبەری گەلان ئەم چاپێکوتنی ڕەت کردوێتەوە ئەگەر ئەوەش نییە هەر ڕێگرێکی ترا چ لەلایەن دەوڵەتی تورکیاوە ڕێگری کراویان هەر هۆکارێکی تر بووە ئەبێ CPT بە ڕوون و ئاشکرایی بخاتە ڕوو لەبەر ئەوە بەڕاستی ئێستا ئێمە بە دۆخێکی مەترسیداری دائەنین و هیچ گومانێک نییە لەوەی کەوا دووبارە ئەڵقێکی پلانگیڕی وەک ئەوەی کە پێشوو بەرامبەر بە ڕێبەری گەلان کرا دووبارە ئەمجارش هەر ئەڵقێکی پلانگەڕی ئەمجارە تەنها بەرامبەر بە ڕێبەر گەلانە بۆ پێشتریشە بەرامبەر
تەنها بەرەبەر ڕێبەری گەلان نەبۆران بەر بە هەموو کووردە چکۆم ڕێبەر ئۆجەلان ئێستا کەسێکی ئاسایی نییە. ئۆجەلان ئێستا مڵکی هەموو نەک هەرگەلی کورد مڵکی هەموو گەلانی ئاشتی خواز و گەلانی ئازادی خوازی. ئەمە هەر کەسێ لە هەر شوێنەکە بێ هەر تاوانێک ئەنجامدا لە کاتێکە ئەوەی ڕێبەر ئۆجەلان بە هیچ شێوێ تاوان نەبووە. ڕێبەر ئۆجەلان چی ویسێتی وەکو گەلی کورد وەکو هەر گەلێکی تر کە خاکی هەیە کە نیشتیمانی خۆی گەلێکە يعني معقول نییە 40 ملیۆن کەس يعني بێ خاک و بێ نیشتیمان و بە هەمیشە پارچە کراو بێت و هەمیشە لەژێر يعني فشاری داگیرکاریە بێت. ئەمەی کە ئەم داوای کردو داخوازێکی و خەباتێکە هەر کەسێکی ئازادی خواز مافی يعني سەرکترین و ئاسانترین مافی خۆیەتی ساناترین مافی ئەم ملەتەیە کە داوای کردووە تاوانەکەی ئەوەیە. يعني ئەمە تاوانەکەی بەرامبەر چێ تاوانە بەرامبەر ئەو دەسەڵات سەرمایه‌داری و دەسەڵات خوازی کە ئێستا جیهان بەڕێوە ئەبا بە تاوانی دانن کە گەلانێک ئازادی خواز گەلانێکی کە ئێمە ملەتی کورد يعني بڕۆ هەموو مێژوو بخوێنەوە خاکی داگیرکراوە هیچ کاتێک بسێ لە خاکی کەسی داگیر نەکردو هیچ کاتێ هێرشی بۆ سەر هیچ نەتەوەیەک نەکردو هەمیشە گەلێکی ئاشتی خواز بووە گەلێ بۆ هەمیشە چەساوەتەوە گەلێکە هەمیشە لەژێر داگیرکاریە بووە. ئەمیش وەکو هەر سەرکردەیەک و خەمخۆرێکی گەلەکەی خۆی سوێتی پەیامی خۆی بگەێنێتە جیهان داوای مافی سەرکترین و ئاساناترین گەلەکەی خۆی بکە بەداخەوە بە تاوانی حسابەکەن و بێجگەلەوەش ئەم پێشلکاریە بەرامبەرەکەن کە ینی ئەمە تەنها هەر سیپیتینەوە بەتەنیا ناتکەوتە ژێر بەرپرسیارێت و بەڵکو هەموو کۆمەڵگەی نێودەوڵەتی و ئەو ڕێکخراوانە کە بەناوی مرۆڤەوە مافی مرۆڤەوە کە بانگەشەی بۆ ئەکەن بەداخەوە ینی ئەمانی کە ئەیبینیستە هەمووی وەکو بانگەشەیەکە ئەگەینە هیچی بە حقیقت بۆ ئیشی خۆی ناکە. پێشەرکاریەکە زیاد لە ڕادەبەدەر بەرامبەر بە کەسایەتێکی وەکو ڕێبەر ئۆجەلان ئەکرێ ینی بەڕاستی جێ قبوڵ نییە لەسەر هەموو تاکێکی ئازادی خواز و گەلی کورد بە تایبەتی ئەوەیە چیتر بێ هەڵوێز نەبێت. بەداخەوە کە ئەوەی ئەیبینین ئێستا ئەو بێدەنگیە کە وەک ئاماژەم پێدا لەلایەن ڕێکخراوەکانی بەناو مافی مرۆڤەوە کە ئەکرێ هیچ هەڵوێستێکیانی ئێمە ئەمەی کە ئێستایکن ئەم هەڵوێز دەربڕنی کە ئێستایکە ئەمە فشاری کە دروستێکرد ئەمانێ ئەوان بێنە دەنگ ینی ئیشی ئەوان چییە؟ ئەوان بۆ دروست نەکراون داکۆکی لە مافی مرۆڤکەن ئایا ڕێبەر ئۆجەلانش مرۆڤ نییە؟ مرۆڤێکە ینی لە هەموو مافەکانی خۆی بە ساناترین مافیکەوە دەفتەر و قەڵەمەکەیەتی لیان زەوت کردووە ئەمە لەم لە کوێی جیهانە ئەم شتە جێ قبوڵە ئەمە ینی پێشێرکردنێکی نەکار یاسای مافی مرۆڤ هەموو یاساکانی جیهانە. بەڵام بەداخەوە کە سیستەمی سەرمایه‌داری و دەسەڵاتخوازی کە یاساگەلێکدا ئەڕێژن لە بەرژەوەندی خۆیان داڕێژن هەر کاتێکش ئەو یاسایانە لە بەرژەوەندی خۆیانە نەبێ خۆیان خودی خۆیان پێشێرێ ئەکەن دواییش بە خەڵکەڵان ئەبێت تۆ یاسا جێبەجێکەی. ڕێبەری گەلان چی ئەبێ یاسایەکی کردوکە بەو شێوەزە بەرامبەری ئەوەستنەوە ئەو داوای ینی مافێکی خۆی کردووە لە هەموو جیهان ئەو مافێکی ڕێگە پێدراوە کە گەلێک داوای ئازادی خۆیەکە گەلێک داوای خەک و نیشتیمانی خۆی ئەەکە. ئێمە نامانەوێ گەلێ بین بڵێن دەسەڵاتی نەتەوەیمانەوێ دەسەڵاتی دەوڵەت نەتەوە دەسەڵاتێکە تەواو شکستی خوارد. ئێمە ئەمانە دیموکراتیانە بشین ژیانێکی دیموکراتیانەمانەوێ بەناو ینی ئەوە نەبێتەوە ئێستا ئەیگوزارێنە وشەی دیموکراتی بۆ وشێکی زەبەلەح لەناو جیانە بەڵام لە هیچ شوێنەکە وشەی دیموکراتی نەماوە بەکردداری نەماوە. ئەوە ئەیبینی سوید وڵاتێکی کەوا لە هەموو جیهانە وا خۆی دەرەخەکە وڵاتێکی دیموکراتیە و پێشێلی مافی مرۆڤ ناکە لەوێ تا لە بەرچاوی هەموو جیهانە و مرۆڤێک ئازادی خواست ڕادستی تورکیا ئەکرێتەوە پێشێلکاریەکە بەس بۆ لەبەرەوە بەرژەوەندی خۆیەتی و دوور نەکەوێتەوە لە ناتۆ لەژێر فشاری تورکیا کە دووەم هێزی ناتۆیە. ینی ئەمە بەڕاستی پامەکە بۆ هەموو ئازادی خوازێک بۆ هەموو گەلان ئەڵێ کە سیستەمی سەرمایه‌داری سیستەمێکی شکست خواردووە سیستەمی دەسەڵاتخوازی سیستەمێکی شکست خواردووە تەواو کۆتایی پێهاتووە. ئەبێ گەلان ئەوە بزانن تەنها سیستەم و تەنها ئادیە و فکر و فەلسەفەکە ئەمڕۆ لە مەسلحەت و لە بەرژەوەندی گەلانە کە پێکەوە ئاشتیانە بژین دیموکراتیانە بە معنای کەلیمە بژین ئەم سیستەمەیە بۆیە ئەبینین بەم شێوازە تجارەتی ڕێبەر ئۆجەلانەکرێ و هەموو مافەکانی پێشێلەکرێن بۆ بزوتنەوەیەکی ئازادی خواست سەرکردێکی بزوتنەوەیەکی ئازادی خواست لە خەمی گەل و نیشتیمانەکەی بووە کە ئەو کاتی لە بقاع ڕۆژ بەورە ئەوروپا ئەوە بوو کە بۆی کە ئەم ناوچەیە لە شەڕ ڕزگار بکات چکم پیلانگێڕێک هەبوو کەوا هێرش بکەنە سەر هەموو تەواوی ناوچەکەەوە بە شەڕ یان ئەوتا دوو هینکەوتە بەردەست یانەوەتا خۆی تەسلیم کاتەوە یان ئەوتا بچێ بۆ شاخەکان ینی بە هەردوو حاڵەتەکە ئەیزانی کە ئەمە
دۆخەکە زیاتر ئاڵۆزەکە بۆیە ئەو بە شێوەیەکی ئاشتیانە و دیموکراتیانە ڕووی لە ئەوروپا کردو کە دۆزی کورد بە شێوەیەکی ئاشتیانە و دیموکراتیانە چارەسەرکرێ بەڵام بەداخەوە گیرانەکەی بە پیلانێکی نێودەوڵەتی لەژێر سیستەمی دەسەڵاتی سەرماداری و دەسەڵاتخوازی نێودەوڵەتی و کۆمەڵگەی نێودەوڵەتی و وڵاتە زرهێزەکان دەستیانتیا بوو کە ئەم پێشێکاریە یان نایاساییان بەرامبەر بە ڕێبەری گەلان کرد دەستگیرکردنەکەی لە سەرەتاوە دەستگیرنێکی نایاسایی بوو و ئەبێ ئەمە هەموو جیهان ئەمە بزانێ تورکیا هیچ دەستێکی نەبوو لە دەستگیرکردنی بە پێچوانەوە ئەوە هێزی نێودەوڵەتی بوو کە ئەم پلانگەڕی ئەنجامدا وەکو هێلکێکی پاکراودایە دەست تورکیاوە ئەمە ئاماژە بە شتێ بدەم زانیاریەک ئەوەیەکەوە سەرەتا کە ڕێبەر ئۆجەلان خۆی باسی ئەکا ئەڵێ کە من سەرەتای گیرام ڕەوانەی ئێمراڵی کرام کەسێک سەر بە کۆنسڵی ئەوروپا هات پێوتم ئێمە ئەم سژنە ئەم شوێنەمان ئامادە کردو بۆی تۆ لێرە بمێنیتەوە لەژێر بەڕێوەبرنی ئێمەیە یعنی کەواتە ئەمە پەیامێکە کە ئەم پلانگەرێکی نێودەوڵەتی بوو وە سجنی ئێمراڵی تەنها سجنێکی ئاسایی نییە سجنێکە بۆ قڕکردن و سەرکوتکردنی هەموو ئازادی خوازانی کوردە لەوێت دراوە لەژێر سەرپەرشتی وڵاتانی زرهێز بە تایبەتی ئەمریکا و تەنها تورکیا لەوێت تەنها پۆلیسێکی چاودێرە لەوێ بەسەر ئەوە سجنەکە بەڕێوە بە یەک مانگە ئێمە هیچ کەسێک نە خانەوادەی نە پارێزەرەکانی هیچ پامێکیان لە ئەو نەبیستووە بەڵام لە سەرەتاوە تا ئاخر جاری دو پامی ڕێبەر ئۆجەلان ئەو پامی ئاشتیانە و دیموکراتیانە بووە هە لەسەر ئەو ڕێبازەوە ڕێبازەکەی ئەوە ئەخوازی ڕێبازەکەی ئەوەیە پامی ڕێبازەکەی ئەوەیە بە هەموو گەلانی گیان کە ئێمە ئەبێ هەموو مرۆڤایەتی بە ئاشتیانە بە دیموکراتیانە بژین ئەم دەرکەوازی کە لە ناو کوردە هەیە بەڕاستی ئێستا کورد لە هەموو کاتێ زیاتر پێویستی بێگرسیە پێویستی بچوونەوە لای یەکتریە پێویستی بە یەک هەڵوێستیە لەبەر ئەوەی بەرامبەر بە ڕێبەر ئۆجەلانەکە بەرامبەر بە هەموو جیهان ینی هەموو گەلی کوردە نەک تەنها بەرامبەر بە ڕێبەر ئۆجەلان ئەوەی کە بەرامبەر ڕێبەر ئۆجەلان ئەنجام ئەدرێ بەرامبەر هەموو تاکێکی کوردە دوور نییە ئەمڕۆ ئەوهایان لە ڕێبەرەکەت کرد بەیانی دەسەرکردێکی کوردی ئەکرێ زۆر ئاسانە بۆ هەر تاکێکی کورد ئەم داگیرکاریە و ئەم زوڵم و زۆرداری کە ئەکرێ بۆ بەرامبەرمان ئەکرێ بۆیە ئێستا لە هەموو کاتێک زیاتر پێویستە کە ئێمە هەڵوەسمان بێ یەک دەنگ بین نابێت چیتر قبول بکەین نابێت هیچ کتر بێڵن ئەو مێژوانە دووبارە بێتەوە سەرکردەکانمان زیندانی بکرێن و سەرکردەکانمان دەسیادارە بێن و سەرکردەکانمان تیرۆرکرێن سەرکردەکانی وەکو قازی محەممەد و شێخ سعید پیران دەیان سەرکردەی تر کەوا بەڕاستی لە پێناوی گەلی کوردە و لە پێناوی دۆزی کوردایە ژیان و گیانی خۆیان خەبات کرد ئەمڕۆ پێویستە گەلان گەلی کورد تێبگانەوە بێ هەڵوێستی هیچکەی تر داد نادا ئەمڕۆ کاتی هەڵوێستە کاتی یەکڕیزیە کاتی هەوڵدانە بۆ ئازادی بەڕاستی ئازادبوونی ڕێبەر ئۆجەلان واتە چارەسەرکردنی دۆزی کورد هەموو تاکێکی کورد گەورە و بچووک نێر و مێ هەموو ئەبێ ئەوە بزانن دۆزی ڕێبەر ئۆجەلان دۆزی کووردە و دۆزی کورد دۆزی ڕێبەر ئۆجەلانە هەردووکی یەک دۆزە نابێت لەکتری جا بکرێتەوە ئەوەی کەوا بڵێ دۆزی کورد شتێکی ترە و دۆزی ڕێبەر ئۆجەلان شتێکی ترە زۆر هەڵەیە لەبەر ئەوە هەموو دژمنانی کورد زۆر ئەوە باش ئەزانن و بۆیە هەمیشەش ئەم فشارە خەنە سەر ڕێبەر ئۆجەلان و ئەم پێشێلکارانی بەرامبەر ئەنجام ئەدەن ئەیانەوێ کورد بچێتە ئاستی ئەوەی کە دانوسانە سەر دۆزی خۆکە بەڵام ئێمە دانوسانی ئێمە تەنها هەموو هەوڵ و کۆشیشێک و هەموو هەوڵدان و خەباتێک کە ئێمە ڕۆژانە ینی کوڕان و گەنجانمان شەید ئەکرێت لە پێناوی ئازادیە ئەوە ئەبینی کەەوە تا ڕۆژ ئاوا سیستمێکی خۆبەڕێبری وەکو هەموو گەلان ئەیانەوێ خۆیان بەڕێبەرەوە تا بەبەرچای هەموو جیهانەوە هەموو ڕۆژە بردومانەکرێت تەنانە ئێستا شەڕەکە نەبوو تا شەڕێکی جەنگی ینی